بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، برزان خوشوستان لا برنامه رابردو باسی او بلغانه من کرد که بلین بلگی منکری سنه که دلین فرموده پیغمبر دورید خواه لسر بی لزور دوا کوت نویسینوی فرموده لسردمی عمر کوری عبدالعزیز یان لسدی دوامی کوچی که یک لو بلغانه بلین دهین نو اویشویه که گوایا فرموده پیغمبر دورید خواه لسر بی لسردمی پیغمبر صلی الله علیه و سلم ننووسرایتەوە لەبەرەوە خودی پیغمبر درود خواه لەسەر بی نهی لەوەی کردووە کە فرمودەکانی ئەو بنووسرێتەوە قەدەغەی کردووە لە چەندین فرمودە. ئێمە باسمان کرد پێشتر گوتمان ئەو فرمودانەی کە مەرفوعن کە بە قسەی پیغمبر درود خواه لەسەر بی تەنیا یەک فرمودەمان هەیە کە صحیحە کە ئیمامی مسلم ڕیواەتی کردووە کە ئەبوو سعید خودری دەجێتەوە کە پیغمبر صلی الله علیه و سلم فرمووی هەر کەسە کە غەیری قورئانی نوویسی بیت با بسرتەوە کەس لە غەیری قورئان لە من نەنووسیتەوە. بەڵام تەنانەت ئەو فرمودەش باسمان کرد گوتمان یەکی وەکو ئیمامی بوخاری یان غەیری ئیمامی بوخاری عولەمای تر زانایان تر فرمووانە کە تەنانەت ئەم فرمودەیەش مەرفوع نییە بەلکو مەوقوفە قسەی ئەبوو سعید خودریە و گوتمان ابن حەجەریش تەرجیحی ئەم ڕەیە دەکە کە دەڵێ مەوقوفە. طبعا ئێمە ئەگەر بڵێن مەوقوفە و قسەی سەحابیە قسەی ئەبوو سعیدە کەواتە نابی بە بەڵگە لە بوو بە تایبەتی بابەتێکی بەو شێوازە. بەڵام ئێمە ئەگەر تەنانەت بڵین مەرفوعش لەبەرەوەی ئیمامی مسلم بە مەرفوعی ڕیواەتی کردووە. بەڵام بەڕێزان وەکو باسمان کرد چەندین فرمودێ ترمان هەیە کە پێغەمبەری خوا درود خوای لەسەر بی ئذنی داوە بەوەی کە فرمودەکانی ئەو بنووسرێتەوە یان هەندێک لەوانە ئەمری کردووە بەوەی کە بنووسرێتەوە. کەواتە چۆن مامەلە لەگەڵ ئەم بابەتە دەکرێت؟ ئێمە دوو جۆر فرمودەمان هەیە، جۆرێک پێغەمبەر صلی الله علیه و سلم قەدەغەی کردووە نەهی لەوەی کردووە، جۆرێکی تر بڵێن کە هەمویان صحیحن پیغمبر صلی الله علیه و سلم ئذنی داوە بەلکو فەرمانی کردووە کەواتە ئەمە بڵێن تەعارض ڕووی دەدە لە نێوان ئەم جۆرە حەدیثانە. ئێمە لێرە علمێکمان هەیە، زانستێکمان هەیە کە پێی دەگوترێت زانستی مختلف الحديث مشكل الحديث گەورە زانایانە حەدیث قسەیان لەسەر کردووە جەمع و تەوفیق دەبی بکرێت لە نێوان ئەم فەرمودانە یانیش دەبی بگوترێ هەندێک لەوانە ناسخن هەندێک لەوانە منسوخن. بۆیە بەڕێزان زانایان کاتی کە قسەیان کردووە لەسەر ئەم فەرمودەیە فەرموویانی یەکەم شت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەرەتای دابەزینی قورئان نەهی لەوەی کرد کە فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە بۆ ئەوەی کە تێکەڵ نەبی لەگەڵ قورئانی پیرۆز، بۆ ئەوەی کە خەڵک مەشغولی فەرمودەکانی ئەو نەبن زیاتر خۆیان مەشغولی قورئانی پیرۆز بکەن. لەبەرەوە قورئان سەرەتای دابەزینی قورئان بووە، سەرەتا مسلمانان پێویست دەکرد بۆ ئەوەی زیاتر گرنگی بە قورئان بدەن، بۆ ئەوەی لەبەری بکەن، بۆ ئەوەی لەبیر نەکەن، بۆ ئەوەی تێکەڵ نەبی لەگەڵ غەیری قورئان. بۆیە نەهی لەوەی کرد کە فرمودەکانی ئەو بنووسرێتەوە. هەندێک لە زانایان دەفەرمون تەنانەت لەو کاتەش پێغەمبەر صلی الله علیه و سلم مەبەستی پێ ئەوە بووە کە لە یەک سەحیفە لە یەک لاپەڕە قورئان و حەدیث نەنووسرێتەوە. بەڵام ئەگە بێت و لاپەڕەکان جیاواز بن، سەحیفەکان جیاواز بن، کەواتە ئاساییە گرنگ وایە تێکەڵ نەبی لەگەڵ قورئانی پیرۆز. ئەگە بێت و لە سەحیفەیەک ئاەتەکانی قورئان بنووسرێتەوە، لە سەحیفەیەکی تری جیاواز فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بنووسرێتەوە، کەواتە چی ئیشکالێک لێرەدا دەبی مادەم ئەگە بێت و بەجیا بنووسرێتەوە بزاندرێتن چیهان قورئانە و چیهان فرمودەی پێغەمبەرە درودی خوای لەسەر بی. تەنانەت هەندێک لە زانایان دەفەرمون ئەم نەهیە ئەم بڵێن قەدەغەکردنە تایبەت بوو، گشتی نەبوو، یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لە هەموو سەحابەکانی نەکردووە، بەلکو بڵێن یعنی یان ئەگە بڵێن لە هەمووشیان نەهیەکە بوو هەمووشیانە، بەڵام دوای ئەوە ئیستیسنامان هەیە بەو بە بەڵگەی ئەو حەدیثانەی کە دواتر قسەی لەسەرەکەین کە بە ڕاشکاوی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئذنی داوە بەلکو فەرمانی کردووە لە هەندێکیان کە فەرمودەکانی ئەو بنووسرێتەوە. کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەندێک لە سەحابەکان کە دەیدیت وەکو بڵێ لێ ئەمین دەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئاستی ئەو سەحابانەیان ڕادەدیت کە ئەوان دەتوانن فرمودەکان بنووسرێتەوە و زەبتی بکەن و حەفزی بکەن و جیا بکەنەوە لەگەڵ قورئانی پیرۆز بۆ ئەوەی تێکەڵ نەبی. بەڵام لەوانەیە هەندێک سەحابی تر بڵێن ئەم اطمئنانات دروست نەبیتن بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەوەی کە ئذنی بدە. بۆ نمونە لە حەدیثێکی تر طبعا کە هەر ئیمامی مسلم ڕیوایەتەکە
كهمان صحابي كأبو سعيد الخدري ده فرميت شيء استأذن النبي صلى الله عليه وسلم في الكتابة فلم يأذن لنا. استأذن النبي جارك ليرة برزان بزانا بس صيغي جمع أبو سعيد الخدري ده فرميت إيما يعني ديارة بيدا شيء خوي لقل مجموعة للصحابة داوای ئزنیان کردووە لە پێغەمبەر درود خوای لەسەر بی بۆ ئەوەی کە فرمودەکانی ئەو بنووسنەوە بەڵام لێرە ئەبوو سعید خودری فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئزنی نەداین. جارێک پێش هەموو شتێک بەڕێزان ئەمەش بەڵگەیەکێترە لەسەر ئەوە کە نوویسینەوە ئاسایی بووە یان بەڵاو بووە یان خەڵکانێکی زۆر هەبوونە کە خوێندەوەریان هەبووە کە دەیان نوویسیوە وإلا چون دەکرێ مثلا ئەو کۆمەڵە سەحابە لە نێوانیشیاندا ئەبوو سعید خودری چۆن دەکرێ بڵێن داوای ئزنەکەت لە پێغەمبەر صلی الله علیه و سلم یان ئەو کۆمەڵە سەحابە داوای ئزنەکەن لە کاتێکە خۆیان نەخوێندەوار بن نەزانن بنووسن کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوە کە خۆیان خوێندەوار بووینە دەیانزانی بنووسنەوە بەڵام کاتی کە دەڵێ ئێمە ئزنمان وەرگرت یان داوای ئزنمان کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئزنی نەداین. دیارە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کۆمەڵە سەحابیە لێران نەدیتیە کە ئەوان لەوانەیە بتوانن وەکو کۆمەڵە سەحابەی تر کە بڵێن حەدیسەکان کاتی کە دەنووسنەوە بە شێوازێکی جوان بنووسرێتەوە یان بەجیا بنووسرێتەوە بۆ ئەوەی کە تێکەل نەبی لەگەڵ قورئانی پیرۆز. و هەندێک لە زانایانی تریش دەڵێن بڵێن ئەم بابەتە یان ئەم تەعارزە لە نێوان ئەم جۆرە حەدیسانە دەڵێن ئەمە ناسخ و منسوخە، دەڵێن ئەم حەدیسانەی کە بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لەوەی کردبوو کە حەدیسەکانە بنووسرێتەوە لە سەرەتای وەکو گوتمان دابەزینی قورئان و لە سەرەتای ئیسلام بوو، بەڵام دوای ئەوە کە زۆربەی لە قورئان دابەزی و هەمووی نووسرایتەوە و پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بڵێ یعنی دڵنیا بوو لەوە کە ئیتر ترس نەما لەسەر ئەوەی کە حەدیث تێکەلبی لەگەڵ قورئانی پیرۆز بۆیە ئزنی دا بەڵکو فەرمانی کرد لە هەندێک حەدیسەکان بۆ ئەوەی کە سەحابەکان حەدیسەکانی ئەو بنووسنەوە. بەڵێ فەرمودەیەکی ترمان هەیە کە بڵێن ئەویش هەر مەوقوفە کە ئەبوو هورەیرە بڵێن مەوقوفە لەسەر ئەبوو هورەیرە کە پێشتریش باسمان کرد لە زمنی بەڵگەکانی ئەوان کە ئەبوو هورەیرە دەفەرمێت ئێمە جارێک دانیشت بووین دەمان بیست یعنی دەمان نوویسیوە ئەو حەدیسانەی کە دەمان بیست لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو جا پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتە ناومان فەرمووی چ دەکەن ئێوە ئەوە چیە دەنووسنەوە؟ گوتمان ئەو حەدیسانەیە کە لە تومان بیستیە. أو جاء پیغمبر صلی الله علیه و سلم فرمووی چی؟ أكتاب مع كتاب الله أكتاب مع كتاب الله يعني فرمووی ئایا دەتانەوێت کتابێکی تر لە وەکو بڵێن هاوشێوەی کتابی خوای گەورە یان لە ئاستی خوای گەورە کتابێکی تر بنووسنەوە بهێنە ئاستی کتابی خوای گەورە؟ ئەو جا فەرمووی ئەو يعني ئەوەی کە نووسیتانە بسڕنەوە و کتابی خوای گەورە جیا بکەنەوە و تەنیا گرنگی بڵێن یان کتابی خوای گەورە بخوینەوە یان بنووسن. جارێک ئەم حەدیسە ئەگەر گریمانە بڵێن صحیحش بی کە حەدیسەکی ضعیفە بڵێن زانایان يعني بەتایبەتی لە متقدمین لە زانایان حەدیث ئەم حەدیسەیان بە ضعیفیان داناوە لەبەرەوە یەک لە ڕاویەکان کە عەبدوڕەحمانی کوڕی زەیدی کوڕی ئەسلەمە يعني زانایانی جرح و تعدیل تضعیفیان کردووە وەکو ئیمامی نسائی و ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل و ئیمامی شافعی و ابن حیبان و يعني بوێش مثلا تەنانەتێکی وەکو ئیمامی ذهبی کە یەکێکە لە گەورە زانایانی حەدیث لە متأخرینیش يعني حکمی ئەم حەدیسە دەفەرمێت حەدیث منکر، دەفەرمێت حەدیسەکە منکرە کەواتە حەدیسەکە بڵێن لاوازە ضعیفە. ئەگەر چی هەندێک لە زانایان يعني بەتایبەتی لە معاصرین یان لە متأخرین ئەگەر بە صحیحیشیان داناوی، بەڵام ئەمە يعني وەکو گوتمان زۆربەی زانایانی متقدمین بە ضعیفیان داناوە، بەڵام ئەگەر وەکو گوتمان گریمانە بڵێن حەدیسەکە صحیحەش هەر ئەو مەبەستە لێی دەخوێندرێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەکتاب مع کتاب الله، کەواتە يعني لە ترسی ئەوەی کە نەوەک ئەوەی کە تێکەلبی بە قورئانی پیرۆز بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم نهی لەوەی کردبوو یان پێی خۆش نەبوو هەموو کەس حەدیسەکانی ئەو بنووسیتەوە، بەڵکو تەنیا ئەوانەی کە بڵێن لێرا دەدیت یان ئەوانەی کە دەیزانی کە دەتوانن جیا بکەنەوە لەگەڵ قورئانی پیرۆز ئەزنی دەدا بوو ئەو جۆرە کەسانە و ئەو جۆرە سەحابیانە. بۆیە بەڕێزان وەکو باسمان کرد کۆمەڵە حەدیثی ترمان هەیە کە هەمووشیان صحیحن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەزنی داوە ئیدێ باشە ئەوانش حەدیثن باشە بۆچی چاوتان بەس حەدیثی ئەبوو سعیدی خودری دەبینیتن کە
پیغمبر صلی الله علیه و سلم نهی لوی کردو بوچی چاوتان او هم حدیثانش نابینیتن که اوانه هموی بلگن لسر او که بله لسر دم پیغمبر صلی الله علیه و سلم بلکو خودی پیغمبر صلی الله علیه و سلم اذنی کومل صحابه داوا که هستن بنویسین و حدیث یان مثلا لهندکی وکو گودمان امری کردو بوی که حدیثکان او بنوسریتوا یک لو حدیثانه برزان که امام بخاری روایتك طبعا امام بخاري ومسلم يعني كحديثك متفق عليه هي كصحيحه كاتك لفتح مكه طبعا مش بلقيه كام حديثانا اگر ايما بلين ناسخ ومنسوخش ام حديثانا لكوتاي سرد بلين كوتاي اسلام بوينا مثلا لفتح مكه كاتك پیغمبر خوا درود خوای لسربی خطبه یک دخوین تولبو او صحابانه کلا قلیبون کاتی که مکان فتح کلا کوتای بلین سردم اسلام پیغمبر خوا درود خوای لسربی که خطبه کی تواکر کسک لأهل یمن که مشهوره به ابو شا لناو خلقه که هر دستوا دیاره پیخوش دبید که ام خطبه که پیغمبر صلی الله علیه و سلم فرمویتی بنوسراوی های بید بوی دعوا دکد لپیغمبر درود خواه لسر بید فرمید یا رسول الله ام اوان بو بنو سوا ام خطبه تو که خویندی توا بون بنو سوا او جا پیغمبر صلی الله علیه و سلم فرموی بصحابه کانی تری فرموی اکتبو لی ابی شاه بصحابه کانی فرموی اکتبو لی ابی شاه حدیثکی من خطبکی من بنوسنا ولبو چه لبو او کسی که اهل یمن بو بصیغی امر فرموی ای صحابه کان اكتبوا طبعا حديث خطبكي پیغمبر صلى الله عليه وسلم او شهر بريتي بولا چي بريتي بولا حديث بويا تنانت بن حجر عسقلاني لشرحي ام حديثا ام عنوان دادن ده فرميتي وفي هذا الحديث دليل على جواز كتابة العلم لأنه هم أن يكتب لأمته عفوا أوا بلين حديث كي ترى بلين بلغكي دوما اوش که هر همان امام بخاری حدیثه که روایته که دفرمید کاتی که پیغمبر خدا درود خدا لسر بی بلين لا پیش لسر مرگ دابوا پیش اوی که وفات بکه بزانه برزان او حدیثانه هموی لکوتایی سردم پیغمبر بوینه درود خدا لسر بی ام حدیثه دفرمید که پیغمبر صلی الله علیه و سلم لکاتی لسر مرگ دا پیش اوی که وفات بکه دفرمید چی دفرمید ایتونی بکتاب اكتب لكم كتابا لا تضلوا بعده ايتوني بكتاب كتابكم بوبينا بو اوي من اشتكتان بو بنوسم بو اوي كاغبيتو هر كسا بدسته وبقري قمرانا بلا دواي من كواتا امش دفرميت بو اوي بنوسم كواتا امانش هموي حديث بوي ابن حجر عسقلاني لشرح ام حديثه دفرميت وفي هذا الحديث دليل على جواز كتابة العلم لأنه صلى الله عليه وسلم هم أن يكتب لأمته كتابا يحصل معه الأمن من الاختلاف وهو لا يهم إلا بحق فرموي أم حديثة بلغية لسر وكا درستا علم زانست فرمودا بنو سريتوا لبروا خودي پیغمبر درود خواه لسر بي بلين ويستي كا بنوستوا كتابك بنوستوا پیش اويكا وفات بكا بو اويكا يعني خلقانك يا المسلمانان بلين دستي بيوا بقرن فرموده كتر برسان اوش كإمام بخاري روايتك طبعا او فرمودان هموي صحيحا إمام بخاري روايتك كأبو هريرة جيرتوا كذا فرميت ما من أصحاب النبي صلى الله عليه وسلم أحد أكثر حديثا عنه مني إلا ما كان من عبد الله بن عمرو فإنه كان يكتب ولا أكتب ده فرميت لهولاني پیغمبر درود خواه لسر بي أبو هريرة ده فرميت كس نبوة لمن زياتر حديثي بيستبي تنيان حديث بجرت ولا پیغمبر درود خواه لسر بي تنيا عبد الله كوري عمرو كوري عاص نبي اويش لبرچي لبروچوك او دينويسي و من نم دنويسي ومن ريكسر لبرم ذكر حفظم ذكر كواتا مش بلغيه لسر هو ك يعني ابو هريره ده فرميت كعبد الله كوري عمرو كوري عاص دينويسي حديثه كان پیغمبر صلى الله عليه وسلم دينويسي باشا اگر بيتو پیغمبر صلی الله علیه و سلم قدغی کردبی نهی لوی کردبی چون دکره مثلا او صحابیه حدیثکان او بنوستوا ببی اوی مثلا جیب او نهی بدتن کواتا اما بلغیه لسر وکا نهیکا تایبت با کومال خلقك و اذنکش و امرکش تایبت با کومال خلق تر حدیثه کتر که دیسان امام بخاری روایتک که امام یکک او که بناوی ابو جحيفة بسيارك لإمام علي كري أبي طالب ده فرميت هل عندكم كتاب
دفرميت ئێوە هیچ کتابێکتان هەیە نووسراوەکتان هەیە؟ ئیمام علی دەفەرمێت چی؟ قال لا إلا كتاب الله وفهم أعطيه رجل مسلم أو ما في هذه الصحيفة. فرموي نخر هیچ کتاب نووسراومان نییە إلا کتاب إخوانا بك قرآني پیرۆزە، یان ئەگەر تێگەشتنێک کە بڵێن تێگەشتنی ئینسانی مسلمان ئیماندار لە دەقەکانی شەرعی یان ئەو صحیفەشمان هەیە. قلت وما في هذه الصحيفة؟ قلتم أدي شيء لنا أو صحيفة شيء تدا؟ قال العقل وفكاك الأسير ولا يقتل مسلم بكافر. طبعا أنا كمال حديثك بون كبيوندي بچند بابتك وهبو إمام علي كانوا يسيبوا لنا صحيفة كواتا أمش بلغية لسروكا كمال فرمودان وسرابونا ولا سردمي في عمر صلى الله عليه وسلم بويش إمام علي ده فرميد غيري قرآن إما صحيفة شمان هي كواتا حديثي في عمر صلى الله عليه وسلم وكو بلغا وكو حجة استشهادي بيدك استدلالي بيدك كما همانا لكمال بابت أو حديثاني كإمام علي بتايبت طبعا لا يخوي إنه يسيبوها. فرمودي كتير من هي برزان يعني هر زور بهيزة بقوته لسر أوكا بيعمر صلى الله عليه وسلم تنانت فرماني كردوا بوي كفرمودكانه وبنوسريته وعلى سردمي خوي أويش أويك عبد الله كوري عمري كوري عاص كدفرمتشي كنت أكتب كل شيء أسمعه من رسول الله صلى الله عليه وسلم. دفرمت من حرشته كدم بيس لبيعمر صلى الله عليه وسلم من دم يسيوه أريد حفظه دم يسيوه بو أوي دواي أو لبريبك. فنهتني قريش بمن يقول ومكا بو فقالوا إنك تكتب كل شيء تسمعه من رسول الله صلى الله عليه وسلم ورسول الله صلى الله عليه وسلم بشر يتكلم في الغضب والرضا. قال فأمسكت عن الكتابة. قريش بيان قلت منوسا لبروت هرشتك دنويسي وكا لبيغمر صلى الله عليه وسلم بيغمر صلى الله عليه وسلم لأنجام دا إنسانة ولوانية لكاتي توربون قسيك بك باشا تشون دكريها مقسيكي أو بنوسيوا بوي عبد الله يكون عمري يكون عاص ده فرميت من لترسان ووازمينا بلام وكو بلي حر لدلي دا ما بوا وكو بلي مرتاح نبو لو بريارة شو خدمت بيغمر صلى الله عليه وسلم وبوي جراية يعني من أوهام ذكرت قريش بمني ينقول من وسل برو بيغمر صلى الله عليه وسلم لو أنا لكاتي توربون قسيك بكا كواتا بوي بيغمر صلى الله عليه وسلم لو كاتا أقربها تبو نهيكا عام بو أقربها تبو قد غكرنكا شمولي همو صحابي بكردبو خو مفروض أبو بيغمر صلى الله عليه وسلم تأييد بكا بليتن بلي منيش بيشتر بيم قوتن منوس نوا من قد غم كردوا مثلا بلا بيغمر صلى الله عليه وسلم أو هاي فرمو نخير بلكو فرموي شي فرموي اكتب بصيغي أمر فرموي اكتب فوالذي نفسي بيده ما خرج منه إلا حق وأشار إلى فيه ببنجي مباركي إشارتي بودمي مباركي دا فرموي بنو سوا خمت نبي بشت قايم بشت راس بنو سوا لم دم درناش إلا حق نبي جي لو أنا رامقرا قبلين والله لكاتي توربون من أويك بومديت لري وحي ويا وهرشتك من بلين بأيوة أما حقا بوي برزان أوهم حديثة بلغي لسر أوكا بلي فرمودي بيغمر صلى الله عليه وسلم تنانت لسر دمي بيغمر صلى الله عليه وسلم جزء كباش لو فرمودنا نسرابونا يعني كواتا يعني وكوغوت مان يان أويا دمي إما بلين نهيكا بلين عامة أما تايبتا يان أويا دمي بلين أما ناسخة نهيكا منسوخ بويتوا ونيا يان أويا مثلا دبي بلين يعني سرطاي إسلام بووي كتكل نبي لقال بلين قرآن بيروس بيغمر صلى الله عليه وسلم نهي كر بلام دعاء أو أزني دا كواتا فرمودكان بيغمر صلى الله عليه وسلم لسردم بيغمر صلى الله عليه وسلم نسرابوا بوي مكات من توابو إن شاء الله لبرنامج داتو دريجة بخسكان ما دادين بووي زياتر أم بابتروني بكينا وآخر دعوانا الحمد لله رب العالمين.